زیادکردنی چەند گەڕەکێک هەڵبەت پێویستی بە خزمەتگوزاری و ڕێگەوبانی زیاترە بێ ئەمەش کاریگەریە بێت لەسەر بوژانەوەی ئابووری. لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز ئارام ڕەسوڵ سەرۆکی شارەوانی دووی هەولێرمان کردو کە لە ستۆدیۆ میوانیەمەیە بە خێرهاتی کاگارەمەم کاتت باش. زۆر سپاس بۆ دەرفەتان. زۆر سپاس. سەبارەت بە دروستکرد یاخود زیادکردنی ئەم گەڕەکانە لە هەولێر چه ئامانجێکی تایە؟ یعنی ئێوە ئامانجتان چی بوو لە زیادکردنی؟ سەبارەت بە سنووری شارەوانی دوو کە لە ئێستادا سێ گەڕەکی نوێ تێدا دروست دەکرێت گەڕەکانی کەرک و قەرەبووی گوندی کۆری و گەزنەی نوێیە کە نزیکەی 13,000 قەتع دەبێت بۆ ئامادەی بۆ دروستکردنی خانوو چەند ساڵێکە ئیفراز کراونە قەتع و هاوڵاتیان وەریان گرتووە لە ئێستادا دەتوانن سەردانی شارەوانی بکەن بۆ مەبەستی وەرگرتنی ڕێپێدانی خانوو تێدا خانووکان تێدا بکەن مەبەستیش لە کردنەوە ئەو ڕێپێدانە تا بتوان هاوڵاتیان ئەو زەویای چەند ساڵە هەیتیان تا بتوان خانووخوان لەسەر دروست بکەن. باشە چ کاریگەریەکێ بێت لەسەر کێشەی نیشتەجێبوون؟ سەبارەت بە کاریگەریەکانی دەبێتە هۆی کەمکردنەوەی ئەو جەنجاڵی کە لە ناو شار هەیە و ئەو زەویانە چەند ساڵێکە دابین کراوە نەکراوەتە خانوو ئەو هاوڵاتیانە چەند ساڵێک ئەم زەویانەی وەرگتووە نانتانە بکەنە خانوو لە ئێستادا دەتوانن چەسپانی سنوور و سەرەدەکانیان لە تاپۆ بێنن سەردانی شارەوانی بکەن بە مەبەستی وەرگرتنی ڕێپێدانی خانووەکان و پێدانی ڕێنمایەکان کە چۆن خانوو لەسەر دروست بکرێت. باشە هەڵبەت زیادکردنی گەڕەکێک بۆی کە هاوڵاتیان تێدا نیشتەجێبن پێویستی بە خزمەتگوزاری هەر لە خوار ناتوان لەم زەویانە بیانهێنن ئەوانیش ڕێگەوبانیانەوێ خزمەتگوزاری ئاو کارەبیانەوێ بۆ ئەم بەمەستە چیتان کردوەوە؟ ئێمە سەرەتا ئەم زەویانە تەنها زەویەکە و هیچی لەسەر نووە ئێمە سەرەتا هەڵدەستیم بە دیاریکردنی سەرەبلۆکانی ئەم شوێنانە و جیاکردنەوە شەقامەکان لە خانووەکان و سەرەبلۆکان و دروستکردنی پرۆفایل بۆ شەقامەکان مەسەڵەن ئێستا ئەو هاوڵاتی داوای دروستکردنی خانوو دەکا ئێمە پرۆفایلەی دەدەینێ ناکرێت وەکو جاران پێشتر کە خانێک دروست دەکات خانووەک لەگە خانووەک بەرز و نزمی گەلک زۆر بوو ئێستا ئەمە پرۆفایلەکەی دەدەینە دەستی بە پێی ئەو پرۆفایلە خانووی خۆی لەسەر دروست دەکەوبی ئەو خانوانەی کە دروست دەکرێن یەک مستەوا بوون بەنسبەت خزمەتگوزاریەکان سەرەتا ئێمە دەبی ڕێپێدانی دروستکردنی خانووەکان بدەین هەندێک خانووی لەسەر دروست بکرێت تا ڕێژێک دواتر ئێمە خزمەتگوزاریەکانی ئاو قیرتاوکردن و کارەبا و بۆیان دابین دەکەین. باشە هاوڵاتیان چەندێک دڵخۆشن و چۆن بەدەنگ ئەو پرۆژەیە خودت بەدەنگ ئەو کارەوەیان کە زیادکردنی گەڕێکێکە بە تایبەتە و زەویانەی کە لەو ناوچەیە هاوڵاتیان بێن لەوێ خانوو دروست بکەن ئەوانەڵەن چی؟ لە ئێستا هاوڵێتش زۆر سەردارمان دەکەن بە مەبەستی دروستکردنی خانووەکانیان لەبەر ئەوەی چەند ساڵێک ئەوانە چاوەڕێی دروستکردنی خانووەکانیانن هاوڵەتش زۆر سەردانی شارەوانی دەکەن بە مەبەستی دروستکردنی خانووەکانیان چەند هاوڵەتیش هاتوونە و چەند هاوڵەتێکیش خانووەکانیان دەست بە دروستکردن کردو و ئەوانەی ماون دەتوان ئەوانش بێ سەردانمان کە مەبەستی دروستکردنی خانووەکانیان سەردانی شارەوانی دووکەن سەنەد و تەزبیدەکانیان بێنن ڕێنمایەکانی شارەوانیان پێ دەین بۆ مەبەستی دروستکردنی خانووەکان هەیە؟ بەڵێ ڕێپێدانی خانوو تەوان مەرجێ مەسەڵەن کشانەوەی چەند بێ لە سیاج و چەند بەرز بێت و ئەو ڕێپێدان و ڕێنمایان هەم پێیان بدەین. باشە پلانتان چییە وەکو شارەوانی دووی هەولێر لە داهاتوو؟ وەکو پلانمان دەست بەوە کراوە ئەو خانوانە دروست بکرێن و دواتر ئێمە بتوانین ڕێژەیە خانوو تێدا دروست بکرێت لەم زەویانە تا بتوانین خزمەتگوزارەکانیشان بۆ بین مەسەڵەن ئاوە و کارەبا و ئاوەڕۆیە و ئەمانش دوای دروستکردنی خانووەکان ئەوانشان بۆ دابین دەکەین. باش ئێوە کە هەڵاستن بە دابینکردنی ئەم خزمەتگوزاریانە هەڵبەت پێویستان بە کۆمەڵێک دامودەستگای پەیوەندیداری دیکە دامودەستگاکانی دیکە چۆن بەدەنگ ئێوە هاتوون هەر هاوڵاتێک داوای دروستکردنی خانوو بکات پێویستی بە بەڕێوەبەراتی خانوبەرە و تاپۆ و ئاوەڕۆ و زەریبە و پێویستی بە شوێنانێ بەڕاستی ئەوانش هاوکارن و لەگەڵ ئێمە لە هێلن بۆ لە سەختن بۆی بە زووتری کا بتوان خانووخان دروست بکەن. باشە کاگارامەزین کە نەبوونی بودجە لەلایەن عێراقەوە نەهاتنی کێشەی گەورەی بۆ هەموو هەرێمی کوردستان دروست کردووە کێشەکانی ئێوە چییە لەگەڵ نەهاتنی بودجە بۆ هەرێمی کوردستان؟ کێشەکانی ئێمە کە دەست بە مەسەڵەن دروستکردنی شەقامێک یان دروستکردنی خزمەتگوزاری بۆ شوێنان دەبین لە کاتی تەنفیزکردنی پارەکە ناگا
ئیشەکە بە نیوەی دەمینێتەوە دەبێتە هۆی بێزارکردنی خەڵکەکە ئەو یانی کێشش زۆری بۆ ئێمە دروست کردیا ئیشاڵە لەم ساڵ ئەو شتانە ڕوو ناداتەوە و پارەکان دابین بکرێت توی بە جووترین کار خزمەت گوزاری بە ئەو شوێنانەی کە ماون و ئەو شوێنانەی کە لە بەرنامە و پلانماندانێ بۆیان ببین. بەڕێز ئارام ڕەسوڵ سەرۆکی شارەوانی دوی هەولێر لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس.